خپیشاندانی نرازیبونا ولاتین عربی و اسلامی لدیجی بریارا ترامپ دی درباری قدسی ده بردوامن. گروپکی جی تختورین خوبخش آلیکاریا خلکین سویل لتوز خورماتو دکن. کچک افغانی 11 سالی جروجا جدایک بونا خواه دی زندان دردجی تا روجا ایرو. دباشه تماشاوان الهجا جاره کدن بخیرات ناو دکن دی برنامه که نو جو کرد کنکشن. لایمینی شام کاتتان شاد و بخیر بینو با برنامه کرد کنکشن که همون روزانه که هینی و سیشمان لبشی کردی دنگی امریکا و آماده و پیشکش دکرید. خۆپیشاندانەکانی فەڵەستینیەکان و تەواوی وڵاتانی موسڵمان لە جیهاندا بەردەوامە دژ بە بڕیارەکەی سەرۆک ترامپ بۆ دانپیانان بە ئورشەلیم وەکو پایتەختی وڵاتی ئیسرائیل. ئەم بڕیارە زیاد لە 20 ساڵ لەمەوبەر لەلایەن کۆنگرێسی ئەمریکاوە پەسەند کراوە و بڕیارەکەی سەرۆک ترامپ بە شتێکی سیمبولیک دادەنرێت. خونیشاندان فلسطینیا لتوایا باجر و باجر کان ایرو اینیه دست بکر پشتی بریار سروک امریکا دونالد ترامپ به وگهاستنا بالیوس خانه امریکا با اورشلیم قدسه و ناساندناوه به پایتخت اسرائیل. لشکر اسرائیل گاز و گلین پلاستیکی بکار اینان دجی هر کرداره که وکو او دبیجن هیرشن تروریست. لا هنگا ججنا هنکه یا جوهیان سروک امریکا دونالد ترامپ جگوش گاسپی پس نابریارا خودا. No force has ever crushed your spirit. چه هزکی هیوین تا جناب نبرن او چه خرابکاره که باوریا تا تگ ندا. جبر هنده جوهی ملتکی پرشنگ دارن او از نها حزب خوشیکا اسرائیلیا در دربار اورشلیمی دکم. وزارت درباره امریکا هشداری کانف نتوی بلاف کرد او داخواز هوشیاری جتوای ولاتیان خود دکت لدما سردان هجمارکا ولاتان دکن وجوانا اسرائیل لپرانیا ولاتین عرب و مسلمان خونیشاندان دجی بریارا سروک ترامپ درکفتن وجوانا حوالبند امریکا ترکیه. از دبینم رشتنا نوت بسر آگردایه اوا با آشتیا جهانی نباشه گرجی وی زیده بنو اوا بریاری کی شاشه. بریارا سروک ترامپ سمبولیکه جبرکو کنگرس امریکا بریارا کو اورشلیم پایتخت اسرائیلیه جبری 20 سالان پسند کری. بالیوز امریکای بری با عراق و ترکیه جیمز جفری دبیجت کرداره که وها به واجو آشتیه لروشالات ناوین لاواز دکه. کشه اووی اگر قادی بدت خلکی حرم و جهان مسلمان بسیاره که بکن اره اف سروکه پیوندین گل مسلمانان بو کی ودبه. اوهاتی کرن لاواز کرنا پروسیس آشتیا اسرائیل و فلسطینیانه. لما ها 5 سال سروک امریکا دونالد ترامپ سردان عربستان سعودی کربو و دانستاندن لسر پیدا کرنا برای که دجی دستوردان و گفن ایرانه کرد. اره بریارا ترامپ درباره قدسه و چند باندور لسر پیدا کرنا وی برای بکت. لدما ایران سرکفتنال روجهلات ناویم دست اخید هف پیمانیا دجی ایران یا سروک هول ده پیگ بینه تیتا آستان کرن. سروک ده سالاداری فلسطینیان لدما سردان اردن وکو تبایار برین عرب و مسلمان به تکراهی بریارا سروک ترامپ رد کرن و ریبر حماس اسماعیل هنیه گفان دکت ود بیجت برخودان فلسطینیان و بردوام بد. القرار الامریکی بریار امریکا دجمنکاری دجی گلی ما راگاهاندنا شرعی دجی فلسطینیان. خونیشاندان مسلمانان جه اندونیسیا و پاکستان و بنگلادش تو تبایا ولاتین عربی و حتی اروپا و امریکا دوام دکن که بریار سروک ترامپ با آلی گرد بینن. لی بریار فرمی یا وان ولاتان لسر پینگا و امریکا دیل کمبونا صبحی یا کمکار عربی و هر وسا کمبونا چاوره کری یاره خستیا هفکاری و مسلمانان خویا بکد. خالد فتاح دنگ امریکا. رخصتنا نتوین یک بوی یا آلیکاریا مروانتی جبو سوریه رخنیان لإیران و روسیا دکه گو او ری نادن آلیکاری درباسی دورین لجری دست سرهلداین سوری ببن ده همان دمیدجی روسیا دخوازه گو او آلیکاری جارکدن درباس و پشتی تکچونا داعش لسوریه. لەگەڵەوەشدا هێشتا شەڕەکان لە سووریادا درێژیان هەیە بەڵام مۆسکۆ کۆتاییاتنی شەڕ و هەروەهاژ ئەرکە لەشکریەکەی لە رووسیادا ڕادەگەیەنێت. لە ئێستا بە دواو لە کۆماری عەرەبی سووریادا هیچ شارۆچکەیەک و ناوچەیەک نەماوە لەژێر دەستی داعشدا. توندڕەوانی ئەو ڕێکخراوە تیرۆریسیە لە سووریادا نەماون. لەشکری رووسیاش ئامانجەکانی خۆی پێکاوە.
وەزارەتی بەرگری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایەکی جیاوازی هەیە. تەنها شتێک کە دەیڵێم ئەوەیە حکوومەتی رووسیا و حکوومەتی سووریاش بەرەو پێشەوەچوونێکی ئەو تویان نەبووە بەرامبەر بە داعش و ڕێکخراوە تۆریستیەکانی تری وەک نوسرە و ئەلقاعیدا. هێشتاش چاوەڕوانین رووسیا و سووریاش بگەنە بەرەنجامێکی مانەبەخش بۆ کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆی سووریا. لەسەر بنچینەی هەڵسەنگاندنی سەرکردە لەشکریەکانی وڵاتەکەی سەرۆکی رووسیا داوای دەستکردن بە قۆناغێکی نوێ دەکات لە سووریادا. بەبێ هیچ گومانێک پێویستە هەنگاو بەرەو قۆناغی داهاتوو بنین، واتە دەستپێکی پرۆسەی سیاسی لە ڕێگەی پێکێنان و پاراستنی کۆنگرەی گەلی سووریا وەک چۆن لە کۆبوونەوە سێقۆڵەکەی سۆچی سەرۆکەکانی رووسیا و ئێران و تورکیا لەسەری ڕێککەوتوین. واشنگتن لەو بڕوایەدایە بەر لە هەر هەنگاوێک پێویستە ڕژێمی سووریا بەشداری لە دانوستانەکانی ئاشتیدا بکات لە ژنێف. لە پەیوەندی بە ڕژێمی سووریا و ڕۆڵی بەشار ئەلەسەد لە دانوستانەکانی ئاشتیدا لە ژنێف، هەروەهاش ئەم هەنگاوە کە بەپێی بڕیاری 2254 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانە بە رووسیەکانمان وتووە گرنگە ڕژێمی سووریا لەسەر مێزی دانوستانەکان بێت و بەشێک بێت لە موتوێژانە. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هێشتا نوێنەرانی حکوومەتی سووریا نەچوونەتە ژنێڤ و نەتەوە یەکگرتووەکانیش ئاگاهی دەدات. پێویستە هەڵسەنگاندن بۆ ڕەفتار و هەڵوێستی هەردوو لە حکوومەت و ئۆپۆزیسیۆن بکەین لە ژێنێڤەوە لەسەر ئەو بنچینەیە بڕیار بدەین وەک لە ئەنجومەنی ئاسایش باسمان کرد چێ تێکدەری کۆنگرەی ژێنێڤە و هەر لەسەر ئەو بنەماش بەرەنجام ڕادەگەیەنین. شاندی ئۆپۆزیسیۆنی سووریا جەخت دەکاتەوە لەوەی ئەوەی پێویستە کردوێتی. سەبارەت بەوەی چێ تێکدەرە بە ئامادەبوونمان هەڵوێستی خۆمان نیشان داوە. بەڵگەکانمان ئەو دۆسیانەی لەگەڵ UN-دا باسییان دەکەین ئاماژەیەکن کە بۆ بەشداریەکی بابەتیانە لێرەین لە کاتێکدا هێشتا لایەنی بەرامبەر لێرە نییە بۆ وتوێژکردن. تەواوی ئەم ڕەوشەی سووریا لە کاتێکدایە سەرکردەیەکی پێشووی هێزەکانی سووریای دیموکرات لە تورکیاوە جەخت دەکاتەوە لەوەی تەنانەت لە پاش شەڕی ڕەقەوە هێشتا ژمارەیەکی زۆری داعش ماونەتەوە. طبعا تم الاتفاق على ان خروج ڕێککەوتن کراوە تا نزیکەی 4000 تۆریست لەگەڵ خێزانەکانیاندا بڕۆن بەرەو دەیرە زوور. نزیکەی 3500 کەسیان لە تۆریستەکان بوون و 500 کەسیشیان ژن و منداڵ بوون. داواکە وەها بوو کە بەرەو دەیرە زوور بڕۆن. ئەمریکا نیکۆڵی لە لێدوانەکانی ئەو سەرکردەیی پێشووی هەسەدە دەکات و بە نادروست ناودێری دەکات و دەشڵێت بەردەوام دەبێت لە پشتیوانکردنی هەسەدە. هێشتا زیاتر لە 3000 داعش لە نێوان سووریا و عێراقدا هەنە و پێویستە لەناو ببرێن. هێشتا شکارێکی زۆر دەمێنێتەوە تا ڕێگا لە تروریستان بگیرێت نەتوانن ناوچەکان داگیر بکەنەوە. هەر بۆیە ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی هێزەکانی سووریا دیموکرات بۆ دابینکردنی خزمەتگوزاریە بنچینەیەکان. لەگەڵ شکستەکانی داعش لە سووریا و عێراقیشدا وەلی هێشتاش نیگەرانیەکان زۆرن لەو ناوچەی جیهاندا سەبارەت بەوەی ئایا پاش داعش چ جۆرە ڕێکخراوێکی تری تێرۆریستی سەر هەڵدەدات. پاش هەڵبژاردنەکانی ئەنجومەنی خۆجەیی باکووری سووریا ئەندامانی لایەنە سیاسی جیاوازەکان ڕاوبۆچوونی خۆیان لەبارەی ئەنجامەکەەوە دەربڕی. نەورۆز ڕەشۆ لە ئەفرینەوە زانیاری زیاتر دەدات. پشتی راگەهاندنا ئەنجامên قوناxa duyêjê hilbijartinên sîstema federaliya Bakurê Sûriyê, ango hilbijartinên meclisên xwecihî, aliyên siyasî li Efrînê van hilbijartinan bi serkeftî pênasa dikin û weke gaveke girîng ji bo serxistina projeya federalî dibînin, da ku bibe çareserî ji alûziya Sûriyê re. Halî hilbijartina têda derbas dibe هێوی ئەوە خەلکی سووریە پێکاتیە سووریە تەواهی لە چارەسەریە کریزە سووریە ڕێتونە دە حالێکی حەسمی عەسکەریدا فبالتالي تێخواستن حالێکی سیاسی وەرێ چارەسەرکردن ئەف حالی سیاسی ڕێت بەدیل تونە حالێکی لا مرکزی سووریە پەیدا بێ. Ji aliyê xwe var û ji Helata Arif endama meclîsa damezrêneriya sîstema federalî diyar dike ku projeya wan baş bi rêve diçe û aliyên navnetewî vekirîne li ser pejrandina sîstema federalî. Pêşerûjiya Sûriyekî federal jî miswegeriyê vî anî meydanê ji bo jî rohmî êrişên li derdûr hene û bi taybet li ser herêma Efrînê kantona Şehba û Efrînê êrişên ku niha li ser vên herêma hene di alî dewleta Tirkiyê de di alî çeta da rohmî wê jî millet bi gelek dilekî rehet û bi îsrar çû ser sindoqa eviya îfade dike ku dibêje em ê federasyona xwe bi ser bixin. Herwiha hevbendiya niştimaniya demokratiya Sûrî dibîne ku serkeftina sîstema federalî li Bakurê Sûriyê rê li ber çareseriya aştiyane ji alûziya Sûriyê re vedike.
هذه الانتخابات وان هەڵبژارتنان دیموکراسی و هەفکاریە گەلێن باکوورê Sûriye pêşxist û eger em bi rastî çareseriya siyasî dixwazin divê em bêjin çareseriya siyasî ya giştî li Sûriye. Çareserî wiha ye ne ku bi îrada tekane û dûrxistina hev. Loma proja me pêş dikeve ew yek parça Sûriye diparêze û federalî jî dirê daye. هێژایی ببیرخستنەیە ku di 1940 da qonaxa dawiya hilbijartinên sîstema federalî li Bakurê Sûriye pêkitên bi hilbijartina meclisên herêman û Kongra Gelan ya Demokratîk Newroz Reşo, dengê Amerîka, Efrîn. Ji ber rewşa Sûriye û neçariya siyasî ji rewşa wê ya aloz re hin rêxistinên sivîl hatin damezrandin bo alîkariya xelkê Sûriye bikin hin li hundirê Sûriye hin jî li dervî wê. Biriya Skypeî mêvanê me Abdulazîz Ramadan birêvebirê sazeya doz bi awayekî zindî bi me re ye. Birêze Abdulazîz gelek spas bo beşdarîbûna te di serî de dixwazim hinekî tironiyê bide ser karê sivîl û karê civakî. Ev rêxistinên sivîl çawa karê xwe birêve dibin. Belê gelek spas te Mamoste Luqman. Birastî ji destpêka got ev şerê han li Sûriyê dest pê kir. Civaka sivîl rola gelkî giring bû. Destpêka dema got dibistan hatin girtin de dema got xwendekar nikarî mûçûbana zanîngehê xwe bi taybetî jî xwendekarên Kurd dema got Daeş ketine orta Sûriyê de û rêyên ê wekti bêje ser erdê bin ya got firokê jî bin Şamê hatin girtin. Ji wê demê de rola a giring a civata sivîl hat xuyakirin alîkariya zarokên ku çûn dibistana di dema dibistan hatin girtin û alîkî dî jî xwendekarên ê Kurd û ê Sûrî jî ê aliyê Rojavayê Kurdistan ê got nikarîbûne herî zanîngeha û çawa me ew taqatê wan ew hêza wan bi cîtanî got ji bo xatirê xizmeta cîlê ê nû de zemenê şer de wekti bêje bicîbînin. Ji wê demê de ev rola a civaka sivîl hat xuyakirin lê ev salên ê got derbas jî dibin her carê tiştekî nû çêd bi rastî tesîra a wedayê siyasî got mehellî bi ya iqlîmî bi heta duwelî jî bi dewletî jî bi gelkî tesîra xwe hêl karê me wek civaka sivîl. Belê. Belê kek Abdulazîz ez bînim li ser pêwendiyê we em dizanin niha revendek mezin ji Sûriye ji Kurda em bêjin bi taybetî ji Sûriye bigiştî li dervî Sûriye dijîn. Pêwendiyê we çawa bi aliyê hundir û ji derve çê dibe yanî em dizanin hinek bengehê we li hundirê Sûriye jî hene. Çawa pêwendî dibin? Rastî gelek civat organizasyonên sivîl ê got hîn ser nigê xweman ew ji ber alîkariya û piştgirtiya wekti bêje Kurdên diaspora bûn ê got ji derveyî Sûrî dijîn ya ê got bûn penaber jî wek penabera hatin Ewropa. Van kesên han xwendekar bin ya wekî din jî bin rolek gelekî mezin rîstin piştgirtiya civaka sivîl a hundirê Sûriyê de wek me ke doz birastî yek jê wekti bêje karê me yî projeyê me yî ê doz yani ne ji alîkariya xwendekarên ê Almanya baya û piştgirtiya xwendekarên hundir girtimana karê wan de alîkariya madî ba alîkariya manewî baya a moralî wan bilmûbana birastî heya ana ez dibêqey civatek sivîl ser bi xwe li hundir wekti bêje nedma. Ji van projeyê ê got dikin em birastî ser da aliya kar dikin wek Kurdên diaspora ya Kurdên ê got penaberan ya xwendekaran hatin vê de ji alîkî em projeya hilbajarên Almanî vê de jî dikin nav penaberên Sûrî de nav gencên ê Alman jî de ê got tevî me dibin di bajarê got em lê dijîn alîkî din jî projeya û wekti bêje alîkariya madî alîkariya a tiqenî jî ji projeyên hundir dikin ji kesên hundir jî got da got projeyê wan jî berdewam bibin. Belê. Belê li bandora we li ser rewşa siyasî ti bandor dibe baron bandoreke berçav wekû xebatê we çalakîn we. Yani biraz yani ev tiştekî gelkî wekti bêje em wek civata sivîl ser kar dikin lê di dema şer de nikare wek organizasyonek sivîl ya wek çalakvan timî derbas jî ji ber guherdem tê diguhertin tiştê got em dikin birastî li ji derveyî Sûrî bi li vêrekê em piştgirtiyek wekti bêje siyasî ji aliyê sivîl dikin konferansên duwelî de civata de têkêliya de hikûmetê Almanî ya organizasyonên Almanî jî qala rewşa hundir dikin ji aliyê hundir de jî wekti bêje xort û qîzên ê got doz re kar dikin carna jî wekti bêje têkêliya wana bi îdara azatî a hundir jî wekti bêje
برێز عەبدولعەزیز gelek spasiyata dikim bibûre li ser demê bimîne di xêr û xweşiyê de Birêz Abdulazîz Ramadan birêvebirê saziya dost me re bû bi awayekî zindî gelek spas. Gelek spas derêjî. ڕۆژی پێنجشەمە دادگایکردنی هاوسەرۆکی هەدەبە سەلاحەدین دەمیرتاش لە نزیک ئەنکەرە دەستی پێکرد. دەمیرتاش ڕوبەڕووی تاوانی تیرۆریزم بۆتەوە و پشتیوانانی دەڵێن ئەم تاوانانە خراونەتە پاڵی سیاسین. سەلاحەدین دەمیرتاشی هاوسەرۆکی هەدەپە کە ساڵێک زیاترە لە زینداندایە ڕێگەی پێنەدرا لە دادگا ئامادە بێت بەهۆی باری ئاسایشیە و ئەویش ئامادە نەبوو بە ڕێگای ڤیدیۆیی بەشداری بکات. سەلاحەدین دەمیرتاشی بڕێ گەتر ئەوان دەترسن لەوەی سەلاحەدین دەمیرتاش بهێنە دادگا لەبەر ئەوەی ئەو خۆی ئەوان دادگایی دەکات. ئەوان بە هەلیکۆپتەر بردیان بۆ زیندان لە ئەدێرنە و دادگاکەشان هێنای ئێرە بەهۆی باری ئاسایشیەوە. دەوڵەت دەبێت دڵنیا بێت لە ئاسایشی خۆی دەبێت دادگایی ڕەوا لە وڵاتەدا بکرێت. دادگایی ڕەوا کۆڵەکەی ئەم وڵاتەیە. بەڵام ئەندامانی هەدەپە پێیان وایە دادگایکردنەکە بە شێوەیەکی ڕەوا بەڕێوە ناچێت. عادل bir yargılama olmayacak kesinlikle. Bêguman dadgayîkirnekî rewa nabêt. Êma ew dizanîn em dosyaya biraw bû 5-6 dadga lê yekeko bû ew tir guazrawetەوە. Dosyayekî taybetiyan kirdotەوە bە biryarekî hikûmet. Ewan hewl didin rêgayek bidۆzنەوە kە dadgayî bikin û bîxene zindanەوە. لە کەشوهەوایەکی زۆر سارددا سەدان لە پشتیوانانی لە دەرەوەی دادگاکەی نزیک ئەنکەرەی پایتەخت کۆبووبوونەوە بۆ گۆرانیوتن و هەڵپەڕکێ پشتیوانیان دەردەبڕی. من لێرەم لە بەرخاتری ڕێبەرەکەمان سەلاحەدین دەمیرتاش ئێمە دەخوازین ئازاد بکرێت لەبەرەوەی ئەو نوێنەرێکی ئاشتیە تەنها کەسە کە بتوانێت ئاشتی بهێنێت بۆ ئەم وڵاتە ئەو تەنها کەسە بتوانێت ئەم شەڕە ڕابگرێت بۆیە لێرەم منداڵەکانم خەوتبوون بەجێم هێشتن تا بێم بۆ ئێرە لە بەرخاتری ئەو. لەم هەفتەیەدا سەدان کەس داخوازنامەیان بۆ ئازادکردنی دمیرتاش و یۆکسکداخ مۆر کردووە لە ناویاندا ڕووناکبیری بەناوبانگی ئەمریکایی نوام چومسکیش. دەمیرتاشی تەمەن 44 ساڵان تاوانی بەڕێوەبردننی ڕێکخراوێکی تیرۆریستی پرۆپاگەندەکردن بۆ گروپێکی تیرۆریستی و هاندانی کردداری تاوانکاری خراوەتە پاڵی. ئەگەر لە دادگا تاوانبار بکرێت ئەوە دەشێت ڕوبەڕووی سزای هەتا 142 ساڵ زیندانیکردن ببێتەوە. گروپێک ji textorên xwebexş alîkariya xelkên sivîl lê toz xurmato dikin. ژمارەیەک دکتۆر و پەرستاری خۆبەخش نەخۆشخانەیەکی بچووکیان لە گوندی وارانی باکووری ڕۆژەڵاتی خورماتوو داناوە و بێ بەرامبەر چارەسەری ئاوارەکانی باشووری کەرکووک و قەزای خورماتوو دەکەن و ڕۆژانە ژمارەیەکی زۆر ئاوارە سەردانیان دەکەن. گەیشتەوەی کە ئێستاکە ڕۆژانە 150 نەخۆشی من لێرە چارەسەرەکەین کە بەبێ ئەوەی گوێ بدەین ئەوەی کە ڕۆژانی هەینی و شەمەکانیش کە بنکەکانی حکوومەت داوام ناکە ئێمە بەردەوام داوامی خۆمان کردو و تاکو ئێستاکەش توانیمانە خزمەتێکی باش بگەین. وڵا بێ بەرامبەر و هەم لە هەموو لایەکۆ بانگوازمان کرد و خەڵکانی خێرخواز و وڵات پەروەر لە دەرەوە لەناوە ئاوکاری باشیان کردن و توانیمانە تا ئێستاکەش هاوکاریەکان زیاتر گەرموگۆرترە بێت و خەڵک باش هاتوۆتە پێشەوە تاکو ئێستا. تەندروستکارە خۆبەخشەکان کە ڕۆژانی پشوش دەوام دەکەن لە پارەی خێرخوازانی ناوە و دەرەوەی وڵات دەرمان و پێداویستیە پزیشکەکانیان دابین کردووە و بۆ چارەسەری نەخۆشی ئاوارە بەکاری دەهێنن. حەپە و دەوایە و ئیتر غەرازمانە دەن پێ و چاوە ناپێمانەوە و نەوتمان بۆ تێرن و ماڕیان ئاوابی چی بکەین ئێمە لێ قەومیاین تازە لێمان قەومیا و شارەکەمان ڕۆیە و هیچمان نەما خۆمان دەرچیمانە و گەن لە فریامان ئێمە هاوارەی دوزین و لێمان قەومیاوە بەس نییە گەن لە فریامان لەیراکە یارمەتیمانەدەن زۆر مەمنونین لیان. وڵای ئێمە مەمنونی لیان و ماڵیان ئاوا بێ و پیاوەتی خۆیانەوە. لە هەرێمی کوردستاندا ژمارەیەک تەندروستکاری خۆبەخش ئەنجومەنێکیان لەژێر ناوی ئەنجومەنی تەندروستکارانی باشوور ڕاگەیاندووە. ئەندامانی ئەم ئەنجومەنە کاری خۆبەخش دەکەن. بەڵێ ئەو قسمەتانی کە لەم بنکەیت تەندروستیا کرێت زیاتر پێدانی عیلاجە و پێدانی عیلاجانی با بڵێن پەیوەندی بە حاڵەتی ئاساییەوە هەیە کۆڵکێتەوە حاڵتانش کە با بڵێن پەیوەندی بەوانەوە بکەی من نتوانین بیان بین ڕەوانەی کەلاریانەکەین. ئاوارەکان لە هەموو کەس زیاتر پێویستیان بە چاودێری پزیشکی هەیە بەو پێی خراپی جێگەی نیشتەجێبوون و دەستکورتی و کەمی سوتەمەنی و خۆگەرمکەرەوە بووەتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی تێیاندا. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. 11 ساڵ لەمەوبەر لە ئەفغانستان کیژێک لەدایک بوو و ناویان نامینە. تا ئەمڕۆ مینا جیهانی دەرەوەی نەبینیوە.
ئەم منداڵە لەگەڵ دایکی دەژێ لە زیندانێکی نانگەرهار لە شاری جەلالاباد و ئێستا تامەزرۆیە تا دەرەوەی ئەو چوارچێوەی زیندانەکە ببینێت. زانیاری زیاتر لەسەر ژیانی مینا و دایکی لەم راپۆرتەدایە. باوێ من هەندێک کەس کوشتە بوون. ئەو ژی بوو ئەگەرا زیندانکردناوی یا دایکا من، برایە من و خاڵێ من. باو و برایە من دەگرتیگەهێدا مرن. دایکا من هێچ دە زیندانێدا دەژیت. Ez li vir ji dayik bûm û mezin bûme. Mîna hêj di zikê dayika xwe da bû demê sizaya mirinê ji bo dayik û bab û bira û xalê wê hat dayîn ji ber ku destê wan di mirina 27 kesan da bû. Bab û birayê wê birine cihê eydamkirinê lê dayika Mîna Şirîn Gula ji ber ku du canî bû nehate eydamkirin. Xewna min ew e ez digel dayika xwe ji vir derkevim û xweş ku birayên xwe bibînim. Mîna di girtîgehê da diçe dibistanê lê navendeka perwerdekirinê. Ew digel zarokên jinên girtî dileyze. Wê got di hemû jiyana xwe da wê guhdarî çîrokên tirs û xemgîn kiriye. Dema hevpeyvîna wê digel dengê Amerîka, wê berdewam digot ew dixwaze digel dayika xwe bêt azadkirin û got wê hîvî û awatên xwe hene. Min divêt ez gel dayika xwe biçime mal û bû doktoriyê bixwînim. Vica çima Mîna nikare ji zîndanê derkeve, dayika wê qebûl nake. Serok Eşref Ganî pêtiviya min bixeniqînit, berî min ji kiça min dûr bikit, ji ber ku jiyana min ya li ser wê û ez çirkeyekê bêwê najîm. Ez dê xwe kujim. Şirîn Gula dibêje jiyana kiça wê dê li dervey zîndanê kete me tirsiyê da. Wê got wê dû kurendin hene lê ne li wê û ne li xwişka xwe napirsin. Niha Mîna ji ber tawaneka wê nekirî û digel pêşa rojeka neron kirî di girtîgehê da dimîne. Senatörê Emrîkiyê Demokrate Al Franken ragihand got wê di hefteya tê de vekêşana xwe ji kar ragihîne. Ev biryar tê ji ber dawekariya destdirêjaya seksî ya got li dijî wî hatibû kirin, bêdihan jî senatörên Demokrat ji Franken xwestin got ew dest ji kar berde piştî belavkirina nûçeyan li ser destdirêjaya seksî ji aliyê wî ve di sala 2006 ve. Her wiha jî endamê komarî yê Encumena Nûneran Trent Franks jî dest ji kar berdana xwe ragihand got wê di roja pênşemê de ew tişta bû piştî dawekariya li du jinan yê goberê pêr kar dikirin li ser wî ku destdirêjaya seksî li dijî wan kiribû. ئاگرەکەی ستانی کالیفۆرنیا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هێشتا نەتوانراوە دابمێرکێنرێتەوە گەیشتۆتە هەندێک ناوچەی نزیک شاری ساندیێگۆ. ئەم ئاگرەش هاوکاتی کەشوهەوایەکی گەرم و وشک دەستی پێکردووە لە ستانەکەدا و بە یەکێک لە ئاگرکەوتنەوە قورسەکانی ستانەکە دادەنرێت بە تایبەتیش لەم وەرزەدا کە تەنها 2 هەفتەیەکی ماوە بۆ وەرزی زستان. هێشتا نەزانراوە چی بۆتە هۆکاری ئەم ئاگرکەوتنەوەیە، بەڵام هێزی با بۆتە هۆکاری فراوانبوونی زیاتری. ئاگرەکە هاوکات ئاگرکوژێنەوەکانیش بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ کوژانەوەی ئاگرەکە کە بۆتە مای وێرانکردنی 430 خانوبەرە لە ناوچەکەدا. پەیامنێرێکی گۆڤاری تایمباز لە بژارەی کەسایەتی ساڵ دەکات ناوی ئەوانەی بێدەنگیان شکاندووە لەلایەن گۆڤارەکەوە بە کەسایەتی ساڵدانراون دەیان ژن و پیا و لە مانگیدەوە دەستیان کردووە بە گێڕانەوەی ئەو بەسەرهاتە سێکسیانەی بەسەریاندا هاتووە لەلایەن کەسایەتی ناودارەوە لە نێوەندە جیاوازەکاندا. ئەو کەسانی کە بێدەنگیان شکان بە کەسایەتی ساڵی گۆڤاری تایمدانران دەیان لە خانمان و پیاوان هەر لە مانگیدەوە هاوبەشیان کردبوو بە چیرۆکەکانی خۆیان سەبارەت بە خراپی ڕەفتاری سێکسی لەلایەن چەندین پیاوی ناودارەوە لە بوارەکانی فلیمسازی، میدیا و کارداری و بواری وەرزشی. ئێمە لێرەین، ئێمە واز ناهێنین، من ناوم ڕۆز مەگوانایە و من ئازام و من ئێوەم. ئەو ئاشکراکردانە یارمەتی دەربوون بۆ ئەوەی ملیۆنەها کەس لە تەواوی جیهاندا ئەزمموی خۆیان لە ڕووی هەراسانکردنی سێکسی و پەلاماردانەوە بڵاو بکەنەوە. کەسایەتی ساڵی گۆڤاری تایم بۆ ئەو کەسانە بوو کە بێدەنجان شکان. ئەوان ئەو کەسانە بوون و هەروەها گروپێک بوون لەو خانمانەی کە لەم ساڵدا هەنگاوی پێشەنجیاننا بۆ باسکردنی هەراسانکاری سێکسی بۆ ئەوانەی کە تاوانباریان کردوون کە لە شوێنی کار خەڵکیان هەراسان کردو و
کە سەرلەبەری کۆمپانیەکانی گرتوتەوە لە هۆڵیوودەوە تا میدیا و چێلگە کشتتوکاڵیەکان و خزمەتکاری ماڵەکان و ئەوانەی هۆتێلەکانیش دەنجی خۆیان هەڵبڕی سەبارەت بە هەراسانکردنی سێکسی لەو شوێنانەدا. جوڵانەوە خۆرسکەکە لە مانگی دەدا دەستی پێکرد پاشەوەی ئەکتەر و چالاگوان ئەلیسا میلانۆ لەلایەن هاوڕێیشەوە دوای پێشنیازەکەی ئەوان کەوت لە فەیسبوک و تویتەر کە پەیامەکەی ئەمە بوو ئەگەر تۆ لە ڕووی سێکسیەوە هەراسان کراوی یان پەلامارە دراوە بنووسە منیش هەروەها وەڵامی تویتەکە بدەرەوە. ئەم هاشتاگە لە ماوەی تەنها 48 کاتژمێردا نزیکەی 1 ملیۆن کەس دووبارە تویتیان کردبەوە. لیستە بنەڕەتیەکە نزیکەی 80 بۆ 90 کەس بوو هەر لەوێوە پەرەیگرت. ئەوەی بۆ ئێمە گرنگە نوێنەراتی ئەو کەسانە بکەین ئەوانەی کە نەک تەنها نوێنەراتی تاوانبارکردنی هاروی واینستین دەکەن بەڵکو هەروەها ئەو خانمانەش لە هەموو شوێنەکان لە کۆمپانیا جیاوازەکاندا. بزوتنەوەی هاشتاکی هەروەها منیش لە بنەڕەتدا لەلایەن چالاکوان تارانابۆرکەوە 10 ساڵ لەمەوبەر هۆشداری لەبارەی توندوتیژی سێکسیەوە خسپۆڕ ڕوو. دوی هەفتەیەدا لە بەغدایê ئەنجومەنا عێراق فەرەنسا کۆمبوونەکە ئابووری لەدارخست. Civada dezgeha niştimaniya berhem înane rûniştinên xwe digel aliyên kompanyayên Fransî girê dan û têda wek pêdiviyek dexwaz ji aliyên Fransa kirin ku karên xwe berhem înane li Iraqê encam bidin. Em pêdiviyên we berhemhênana pêşketî ne bi taybetî ji aliyê Fransî wan hebûna lêhatiyên xwe hene bi taybetî ji aliya teknolojiyeka pêşketî lewra em pêwîst be we berhemhênana we ne ji bo avakirina wan deverên ku Daeş wêran kirîn. Nizîkî 970 alîkarên we berhem înane û projeyên zebeleh li Iraqê çaverreya cevcekirnê ne lewra wek dest pêşxeriyek û bi şêwekê fermî Iraq girê bestên wan alîkaran digel Fransa girê dan. وجود الجانب الفرنسي إن هو إلا دعوة ئامادەبوونا لایەنێ فەڕەنسی ji aliyê me vebû û ev yek bi cîhat derbasbûna wan di navbazarên Iraqê da wê nêzîkî 970 derfetên kar peyda bike. Kompanyayên Fransî bû dest bi karbûn û cevcekirina karên xizmetguzarî li Iraqê daxwaza desteberbûnê dikin da ku samanên xwe ji ber zebûnê biparêzin. المواطن ينتظر وهناك مشاريع متوقفة. وڵاتî çaverrêne hind proje hene rawestiyayne. Gelek projên weberhênanê hene li benda rezamendiyê ne. Şerîketa Fransa her wiha şerîketên din yên biyanî pêgiriyê dixwazin da ku derbarê razandina sermayê xwe dirrihet bin. Paş li navbirina rêxirawa Daeş li Iraqê peranûdê heta haldan û destpêka wan peran jî avahîkirina teferên wêranbûyîn û pêşkêşkirina karên xizmetguzarî ne. Wildûr da kompanyayên Fransî ئامادەبوونیا خۆ بوو بەرهەمهێنانە لە عێراقê واژوو kirin da ku pêngavan û li vî welatî dest pê bikin. Li Bexda Nizar Ebdullah, Dengê Amerîka. Belê temaşevanê ja em gihîştin dawiya bernama vê hefteyê heya bernamak dinê bimînin di xêrxweşî de li gel Silav Rêz. Her şad û bextewar bin. Katekî xweş.